ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرەتا سەردەری چەند هەواڵ. بەیانیەی کانونی پارێزەرانی کرماشان دژ بە یاسای عیفاف و حیجاب، گیان لە دەستانی مۆسایب سەبزەواری کۆڵبەری برینداری خەڵکی ڕوانسەر، ئالوودەبوونی کادری دەرمانی نەخۆشخانەی رازی کرماشان بە مادەی رادیۆئاکتیڤ، شەڕ و پێکدادانی قورس لە نێوان هێزەکانی سووریەی دموکراتیک و تێرۆریستان لە کۆبانی، دوورکەوتنەوەی 34,000 قوتابی لە خوێندن بەهۆی هێرشەکانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان، ناڕزایەتی کرێکەرانی پێترۆشیمی ئەمیر کەبیر لە ئاسکەمی حەقدەست، ناڕزایەتی هاوڵاتیان لە ئاست بڕینی بەردەوامی کارەبا، دەستبەسەرکردنی ڕەزا خەندان هاوژینی نەسرین ستوودە لاچاران، دۆخی خراپی دەرمان لە نێو کرێکارانی ئێرانی، لە سێدارەدانی نۆ بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی و گیان لە دەستان و برینداربوونی دەیان فلستینی لە غەزە. بەیانیەی کانونی پارێزەرانی کرماشان دژ بە یاسای عیفاف و حیجاب. ڕۆژی پێنجشەممە 22 سەرماوەز کانونی پارێزەرانی کرماشان لە بەیان نامێکدا خوازیاری هەڵوەشانەوەی لایحەی عیفاف و حیجاب بوون. بە پێی زانیاریەکان 110 پارێزەری ئەندامی کانونی پارێزەرانی کرماشان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک یاسای عیفاف و حیجابیان وەکو ئامرازی حکوومەت بۆ دروستکردنی گرژی و ئاڵۆزی لە نێو کۆمەڵگا ناوبرد و خوازیاری هەڵوەشانەوەی بوون. پارێزەرانی کرماشانی ڕایانگەان ئەو گەڵاڵەیە پێچەوانەی بنەماکانی یاسای بنەڕەتی وڵات و یاسای دادرسی وڵاتە و کاریگەری خراپی سیاسی و کۆمەڵایەتی بە دوای خۆی دێرێت. گیان لە دەستانی مۆسایب سەبزەواری کۆڵبەری برینداری خەڵکی ڕوانسەر. ڕۆژی هەینی 23 سەرماوەز کۆڵبەرێکی برینداری خەڵکی گوندی قشلاخی ڕوانسەر کە لە سنووری نەوسود بریندارکرا بوو پاش چەند ڕۆژمانەوە لە نەخۆشخانە گیانی بەخت کرد. بەیانی ڕۆژی چوارشەممە 21 سەرماوەز مۆسایب سەبزەواری بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری نەوسود بە سەختی بریندارکرا. ناوبراو بۆ ماوەی 2 ڕۆژ لە نەخۆشخانەی تاڵەقانی کرماشان لەژێر چاودێری چڕی پزیشکیدا بوو. بەڵام بەیانی ڕۆژی هەینی بەهۆی قورسی برینەکانی گیانی لە پێناو دابینکردنی پاروەنانێک بەخت کرد. ئالوودەبوونی کادری دەرمانی نەخۆشخانەی رازی کرماشان بە مادەی رادیۆئاکتیڤ. بە پێی راپۆرتی کادری دەرمانی نەخۆشخانەی رازی کرماشان بەهۆی دزی پانێلی سۆربیەکانی ژووری رادیۆلۆژی ئالوودەی مادەی رادیۆئاکتیڤ بوون و نیشانەکانی توشبوونیان لە ڕۆژانی ڕابردوودا دەرکەوتووە. مانگی گوڵانی 1402 هەواڵێک سەبارەت بە دزینی دیوارە سۆربیەکانی ژووری رادیۆتراپی نەخۆشخانەی رازی کرماشان بڵاوکرایەوە، بەڵام بەرپرسانی نەخۆشخانە لە جیاتی پێدانی ئاگاداری بە کادری دەرمانی ئەو نەخۆشخانە هەواڵەکەیان سڕیەوە. ئێستا 1 ساڵ و نیو بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕوویە و ژمارێک لە کادری دەرمان تووشی نەخۆشی تیرۆید و شێرپەنجە بوون و هیچ یەک لە بەرپرسانی نەخۆشخانە بەرپرسیارەتی ئەو ڕووداوە لە ئەستۆ ناگرن. شەڕ و پێکدادانی قورس لە نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و تێرۆریستان لە کۆبانی. ڕۆژی پێنجشەممە 22 سەرماوەز شەڕێکی قورس لە نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و بەکرێگیراوانی تورکیا لە دەوروبەری بەنداوی تەشرین ڕوویدا و 210 چەکداری ئیسلامگەرا کوژران و چەند شەڕڤان گیانیان بەخت کرد. بە پێی ڕاگەیاندنی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان هێزە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا لە 3 لاوە هێرشیان کردوەتە سەر پردی قەرقۆزان و بەنداوی تەشرین و هەوڵی داگیرکردنی ناوچەکەیان داوە. هاوکات فڕۆکەکانی تورکیا پشتیوانی تروریستانیان کردووە، بەڵام شەڕڤانان گورزی گرانیان لە تروریستان وەشاندووە و 210 چەکدار کوژراون، 39 ئۆتۆمبیل و 6 تانکیان تێکشکێندراون و 5 فڕۆکەی بێفڕۆکەوانی تورک پێکراوە و 20 ماتۆریان لە ناوچووە. لەو شەڕ و پێکدادانەدا هەر شەڕڤان گیانیان بەخت کردووە و 13 دیکەش بریندار بوون،
لەلایەکی دیکەوە 4 شەڕوانی ژن و پیاو لە حەسەکە و دەیرۆزور لە هێرشی تروریستاندا گیانیان بەخت کردووە. دوورکەوتنەوەی 34,000 قوتابی لە خوێندن بەهۆی هێرشەکانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان. بەپێی راپۆرتی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان 34,703 قوتابی لە ڕۆژاوای کوردستان بەهۆی هێرشی بەردەوامی تورکیا و گروپە ئیسلامگەڕاکانی لە خوێندن دوورکەوتونەتەوە. بەوتەی هاوسەرۆکی ئیدارەی پەروەردەی خۆبەڕێوەبەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی باکووری و سووریا تەنیا لە ناوچەی شەهبای داگیرکراودا 14,000 قوتابی لە خوێندن دوورکەوتونەتەوە. پێش هێرشەکانی ئەم دوایانەدا 4142 قوتابخانە لە سەراسەری ناوچەکانی ڕۆژاوای کوردستان چالاک بوون و 831,849 قوتابیان لە خۆگرت بوو. پاش هێرشەکانی دەوڵەتی تورک و گروپە جیهادیەکانی سەر بەو وڵاتە 415 قوتابخانە داخران و هەزاران قوتابی لە پرۆسەی خوێندن بەجێماون. بەرپرسانی خۆبەڕێوەبەرایەتی باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە بەرامبەردا 150 قوتابخانەی تازەیان بۆ ئاوارەکان کردوێتەوە و هەوڵ ئەدەن قەرەبووی ئەو ماوە بۆ قوتابیان بکەنەوە. ناڕزایەتی کرێکارانی پێترۆشیمی ئەمیرکەبیر لە ئەسکەمی حەقدەست. ڕۆژی پێنجشەممە 22 سەرماوەز کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی ئەمیرکەبیر لە کاتی سەردانی وەزیری کار ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری چوونەسەرەوەی ڕێژەی حەقدەستەکانیان بوون. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم خوازیاری گۆڕانی دۆخی پیشەیی، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی بوون. ناڕازیان ڕایان گەیان بەشێک لە کرێکارانی ئەو ناوەندە تەنیا 5 ملیۆن تمەن حەقدەست وەردەگرن و وا فیشە حقوقیەکانیان پیشانی وەزیری کاری ڕژیم داوە و وتویانە ئەگەر ئەم کۆیلایەتیە و چەوساننەوە نییە ئەی چییە؟ ناڕزایەتی هاوڵاتیان لە ئاز بڕینی بەردەوامی کارەبا. بەپێی ئەو راپۆرتانەی بەدەستمان گەشتووە بڕینی دووبارەی کارەبا لە شارەکانی ئێران دەستی پێکردووە و هاوڵاتیان لە دەست ناکارامەیی کۆماری ئیسلامی ناڕازی. بەوتەی هاوڵاتیان لەگەڵ بڕینی کارەبا ئاویش قەت دەکرێت لە هەندێک ناوچەش بێ ئاگادارکردنەوە گازی ماڵەکان دەبڕن. شارۆمەندان و کاسبکاران بە دەست ئەو بارودۆخەی کە کۆماری ئیسلامی دروستی کردوە ناڕازین و داوای کاردەمەندنەوەی کۆمەلگا بەرامبەر بە سیاسەتەکانی ڕژیم دەکەن. هاوڵاتیان دەڵێن بێدەنگبوون لە ئازگەندەڵیەکانی کۆماری ئیسلامی بەرپرسانی ڕژیمی هار کردووە و بە خەیاڵێکی ئاسوودە سروەت و سامانی وڵات سەرفی پەرەپێدانی خوڕافە و تێرۆریسم دەکەن. دەستبەسەرکردنی ڕەزا خەندان هاوژینی نەسرین ستوودە لە تەران. مهراوەر خەندان کچی نەسرین ستوودە پارێزەری دادگستەری و چالاکی مافی مرۆڤ ڕۆژی هەینی 23 سەرماوەز لە پەیامێکدا ڕایگەیان ڕەزا خەندان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراوە. مهراوەر خەندان لە پۆستێکی ئینستاگرامیدا ئاماژەی بەهێرشی مامورانی وەزارەتی اطلاعات بۆ سەر ماڵەکەیانی کردووە و ڕایگەیاندووە کە هێزەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی باوکیان ڕەفاندووە. نەسرین ستوودە براوەی خەڵاتی ساخارۆف بۆ بەرگری لە بەندکراوانی سیاسیە و پێشتر چەند جار دەست بەسەر و زیندانی کراوە. دۆخی خراپی دەرمان لە نێو کرێکارانی ئێران. بەوتەی چالاکانی کرێکاری توانایی جەستەی کرێکارانی ئێرانی بەهۆی کەمخۆراکی لاواز بۆ و زۆربەی کرێکاران بەهۆی نەبوونی توانایی ماڵی و بێبەریبوون لە بیمەی کارامە ددانەکانیان دەکێشن. چالاکانی سیاسی و مەدەنی دەڵێن کۆماری ئیسلامی بە میلیۆنان دلار بۆ میلیشیاکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرف دەکات و زۆربەی بودجەی ساڵانەی وڵات بۆ ناوەندە مەسەبیەکان تەرخان دەکرێت. لە حاڵێکدا کرێکاران و خانشینکراوان توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانیان نییە. نەسرۆڵڵا دەریابەیگی جێگیری سەرۆکی کانونی خانشینکراوانی تامینی ئیجتیماعی ڕایگەیان هەزینەکانی دەرمان زۆربەی خانشینکراوانی زەمین گیر کردووە لە کاتێکدا دەرمانی خۆڕایی مافی خۆیانە و دەسەڵات بێبەشیان دەکات. لە سێدارەدانی نۆ بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا نۆ بەندکراو بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە بەندیخانەکانی ئیسفەهان
کاشان، مەشهد، شیراز و خوڕەماوە لە سێدارەدراون. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، 4 بەندکراو بە ناوەکانی غۆڵام ڕووستا، خەیرۆڵڵا ئەمیری، فەرزاد خۆڕەمی و مەجید ئیسماعیلی تەمەن 30 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەست لە بەندیخانەکانی شیراز و ئیسفەهان لە سێدارەدراون. هەروەها 5 بەندکراوی دیکە بە ناوەکانی عەبدولکەریم شەوکەتی تەیموری تەمەن 35 ساڵ، فەرهاد ئاتەشزادە، موحسن بەرزگەر، عەبدوڕەحیم ئەچکەزێهی تەمەن 24 ساڵ و محەممەد شاه ئەچکەزێهی تەمەن 25 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە بەندیخانەکانی مەشهد، کاشان، خۆڕەماوە ئێدام کراون. گیان لەدەستان و برینداربوونی دەیان فلستینی لە غەزە لە حاڵێکدا جیهان سەرقاڵی ڕووداوەکانی سووریایە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل لە 24 ساعتی ڕابردوودا جەیان فلستینی لە باریکەی غەزە کوشتووە. بەپێی راپۆرتەکان، فڕۆکەکانی ئەرتشی ئیسرائیل چەند ناوچەیان لە غەزە بۆردەمان کردووە و لە ئەنجامی ئەو هێرشانەدا 35 فلستینی کە زۆربەیان ژن و منداڵ بوون گیانیان لەدەستاوە و 84 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات ئەرتشی ئیسرائیل بۆ قوڵایی خاکی سووریا پێشڕەوی کردو ڕۆژی هێنیش چەند بنکەی نظامی ئەرتشی سووریا لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە باچەڕی بردومان کراوە. و راپۆرتی ڕێکخراوی هەواڵنێرانی بێسنوور لەسەر مەرگی ڕۆژنامەوانان. ڕێکخراوی هەواڵنێرانی بێسنوور لە راپۆرتی ساڵانەی خۆیدا ڕایگەیاند بەلانی کەم 54 ڕۆژنامەوان لە سەرانسەری جیهان بەهۆی چالاکیەکانیان کوژراون. بەپێی ئەو راپۆرتە، ڕێژەی ڕۆژنامەوانانی قوربانی بە بەراورد ساڵی ڕابردوو لە 100دا هەڵکشاوە. نیوەی ڕۆژنامەوانانی کوژراو لە ناوچە جەنگیەکاندا بوونەتە قوربانی و غەزە بە 16 قوربانی مەترسیدارترین شوێنە بۆ ڕۆژنامەوانان و هەروەها تۆمار کراوە. لە دوای غەزە، پاکستان و بەنگلادێش زۆرترین ڕۆژنامەوانانی قوربانیان تۆمار کردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەرشاد و بەختەوەر بشین.